لەگەڵەوەی کە بەشێکی زۆر لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕایان وایە ئۆپۆزیسیۆنی ئەم وڵاتە لە پێناو فراوانکردنی پانتایی ئازادی و باشترکردنی ژیانی ئابووری خەڵک و ئازادیە سیاسیەکان خۆیان لە ناز و نیعمەتی دەسەڵات بێبەش کرد و دەستیان کرد بە ململانەی دموکراسی. ئەوە ئۆپۆزیسیۆن بوو سەرقاپیان لە سەردایان کێشەی کەڵەکە بوو لابرد کە 20 ساڵ بۆ هاوڵاتیانی ئەم هەرێما پێوەی دایان ناڵاند. ئۆپۆزیسیۆن بوو دڵی تۆراوی گەنجانی لەگەڵ نیشتیمان ناشکردەوە و لە بری ڕێگەی قاچاغ و سەرهەڵگرتن پەیوەستی کردنەوە بە نیشتیمان و ئومێدی تیا چاندنەوە و پێیوتن سیاست تاپۆی کۆمەڵی خەڵک نییە و بەس بەڵکو هەمووان مافی بەشداری سیاسی و چالاکی سیاسی و وەرگرتنی پۆستی باڵا و گرنگیشمان هەیە کە مرج نییە خەباتی شاخ و ڕابردووی کاری حیزبی پێوە بێت. ئۆپۆزیسیۆن بودجەی ناڕۆشنی ئەم وڵاتەی هێنایەوە بەرچاوی خەڵکو و پارلەمانی ئەم وڵاتەی ئاوادان کردەوە و شکۆی گەڕاندەوە بۆ سیاست و ئومێدی دایەوە بە بێئومێدانی وڵات و شوناسی حکوومەتی کوردی لە پاوەنخوازی دوو حیزبیەوە کرد بە فرەحیزبی و دیموکراسی. بەڵام لە هەمان کاتدا زۆر نەو هاوڵاتیانەی لەم وڵاتەدا حیزبەکانی دەسەڵات بە خاوەنی خەمی گەورە و حەکیم و دووربین دەزانن و پێیان وایە هێشتا ئۆپۆزیسیۆنی ئەم وڵاتە دیاردەیەکی ناسروشتین و کۆمەڵی خەڵکی هەژمونخواز و ئینقلابچین و هەموو ئامرازێکی ڕەوا و ناڕەوا بەکاردەهێنن بەس بۆ ئەوەی دەسەڵات بۆ خۆیان پاوان بکەن کە ئەمەش نادیموکراسی و ناڕەواییە. دەڵێن ئۆپۆزیسیۆنی ئەم وڵاتە ئەگەرچی ڕەخنە لە یەکێتی و پارتی دەگرن و هەندێک جار بە کۆمپانیا و هەندێک جار بە ستالینی و پاوانخوازیان چێنن بەڵام خۆشیان هێشتا دامەزراو نین و جگە لە ئامرازێک بۆ جێبەجێکردنی خەون و خەیاڵی ڕابەرەکانیان شتێکی تر نین. خەڵکانێک ڕایان وایە ئەگەرچی ئۆپۆزیسیۆن ڕەخنە لە ڕێکەوتنامەی استراتیژی پارتی وەکێتی دەگرن بەڵام بۆ خۆیان ڕەوایە کۆمەڵی سەرکردەی سیاسی خاوەندید و ڕابردووی چاپ لەگەڵ چەند حیزبێکی ئیسلامی دایەک بگرن کە ڕەنگە لێدانی حکوومەت و لێدانی دەسەڵاتی کوردی نەبێت هیچ خەون و استراتیژێکی ئامانج و هاوبەش کۆیان نەکاتەوە وەک دەڵێن. خەڵکانێک ڕایان وایە کەسانێکی دیاری ناو ئۆپۆزیسیۆن وا خۆیان پیشانی میدیاکان دەدەن کە نانی شێویان نییە بیخۆن لە کاتێکا تاوەکو لە بودجە بە قەولی خۆیان ناڕۆشنەکەدا پشکیان هەبوو لە قەسر و قەمەرە و دۆنم و پرۆژەی قەبا خۆیان بێبەری نەکرد. لە هەمان کاتدا دەوترێت ئۆپۆزیسیۆنی ئەم وڵاتە هەر کەس و گروپ و تاقمێک ڕووناکبیر بنیان سیاسی یان سەرۆکخێڵ ئەگەر لەگەڵ خۆیان نابێت ئەیکەن بە فریشتە و هەرچیش کە لایەنگیری دەسەڵات بێت یان بۆرەمەیلێکی بۆیان هەبێت دەیکەن بە گەندەڵ و تینی دەسەڵات و بەرژەوەندخواز و بێهەڵوێست. بەڵام لە ئێستادا بۆچوونی سێمیش لە شەقام و لەناو زۆرێک لە ڕووناکبیراندا دروست بووە کە پێیان وایە ئەم وڵاتە بە دەسەڵات و ئۆپۆزیسیۆنەوە جوانە و پێویستە چیتر واز لەو دیالۆگە بێئەنجامە بهێنین و جیاوازیەکانمان لە چوارچێوەیەکی یاسایی و دیموکراسی پەرلەمانیدا پەروەردە بکەین تا هەمووان زەمینەیەک بۆ نەشونمای میلەتێکی گەشەکردوو خۆش بکەین. بم بێکەسی و بێ پشت و پەنایی خۆمانەوە ئەگەر میلەتەکەمان کۆمەڵێ بەناوی دەسەڵات و کۆمەڵێ بەناوی ئۆپۆزیسیۆنەوە بەگژ یەکتریدا بچین چ ئومێدێک لە وڵاتەدا سەوز دەبێت؟ ئەو گەنجەی لە شەقام شەهید دەکرێ و ئەو پۆلیسەی مناڵی بێباوک دەکرێ و ئەو ڕۆژنامەنووسەی کە لێرە خەڵتانی خوێن دەکرێ و ئەو سەرکردەی کورد کە لە میدیاوە دەکرێت بە پۆڕی خورا و تەنیا یەک سیفەتی باشەی پێوە ناهێڕێت جگە لە ڕەشبینکردنی کورد و دواخستنی گەشەکردن و ناشرینکردنی وێنەی کورد لە دنیادا چ شتێکی تری لە دەستنینەوە؟ لە خەیاڵی کێدا هەبوو کورد حکوومەت و پارلەمان و سوپا و بیری نەوت و دەخیلەی خۆی هەبێت ئەی کاتی ئەوە نەهاتووە کە کاسەی پڕمان ناشتی ماڵمان بێت نەک ماڵی هەمومان وێران بکات و لێک نەگەین بۆ فرە حیزبی و کێبڕکێ لە دنیای دیموکراتیدا دەبێ بە خێر و بەرەکەت کەچی لێرە دەبێ بە مای یەکتر شکاندن و داننەنان بە یەکتریدا ئەگەر سەرکردە حەکیم و بەتەمەن و دنیادیدەکانمان بە یەکەوە دانەنیشتن و دانووسان نەکەن ئیتر بۆ سەرزەنشتی گەنجێکی خوێنگەرمی زانکۆکان بکەین کە کاتێ خوێنی دێتە کوڵ و بەر دەگرێتە ئەم دنیاە و ڕەشبینە بێ لە کورد و لە سیاست و دەسەڵات و پێوسێنەکەی باشە بەڕێزان بۆ پێشەکی بەرنامە هیچ پێشکەشکارێکی ئەم دنیاە ئەوەندەی ئەم پێشەکیە درێژ نابێتەوە ئەگەر مەراقەکانی سیاست و ئەم گەل لە ستەمدیدەیە لە وڵاتەدا درێژ نەبن. بەڕێزان سڵاوتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکی دێمە دیداری و بەڕێز و خۆشەویست هیوادارم بتوانین با شێوەیەکی بابەتی تاوتوێی ئەم پرسە گرنگە بکەین بە میوانداری بەڕێزان ئەکرەم میهەرداد نووسەر، ڕامیار مەحموود نووسەر، خالیدی حاجی ئەحمەد ڕۆژنامەنووس، عومەر عەلی نووسەر. بەڕێزان دیار ئەم میوانە وەکو نووسەران بانگێشتم کردوون هیوادارم لە ئایندەیەکی نزیکدا وەکو کەسانێکە لە ناو واقعی پرسەکاندان و کەسانی سیاسەتمەدارن بتوانین دیالۆگیان لەگەڵدا بکەین ئەگەرچی تا ڕادەیەک لە لۆجیکی شیکاری و تەحلیلی نووسەرانەوە کە ئەبینین جۆرێک لە ئەگەر دابەشبوونیش نەبێت جۆرێک لە کاریگەربوون هەیە بم دوو گوتارە لە ناو فەزای ڕووناکبیری ئێمەدا.
هیوادارم بتوانین سەرنجتان ڕابکێشن زۆر بە خێراتنتانەکەم زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان سەرتاژ لە جەنابتانەوە دەستکەکەم ئۆپۆزیسیۆن وەکو پارتێکی ئۆپۆزیسیۆنی سیاسی لەناو فەزای سیاسی ئێمەدا وەکو پارتێکی خاوەن پرۆژە و خاوەن دیدی عەقلانی و چێبڕکێکار لەگەڵ دەسەڵاتدا لەکوێی فەزای سیاسی ئێمەدا. من سەرەتا سپاسانەکەم و خۆشحاڵم لەگەڵ و هاوڕێ بەڕێزانە ئەو بەرنمەیەکەین ڕێز و خۆشەویستیشم بۆ ئامادەبوون هەیە. کاک ڕەنج من بڕوام وایە ئۆپۆزیسیۆن یان شیکردنەوەی ئۆپۆزیسیۆن یان هەر حیزبێکی سیاسی تر ئەبێ ئێمە لە سێ ئاستە باسیکەین. ئاستی یەکەم ئاستی مافە واتە ئێمە ئەبێ هەمومان باز لەوە بکەین کە بوون و بەشداری ئۆپۆزیسیۆن لە سیستەمی سیاسیە ئەوە کە ئەبێتە ڕوانگەی ماف ئەبێ بە پێی یاسا و بە پێی فەرهەنگ و پێی سیاست قوڵی بکەین واتە مەبەسم ئەوەیە قسەکانمان بۆ ئەوە نەبێ کە ئۆپۆزیسیۆن پەسەند ناکەین بوونی ئۆپۆزیسیۆن پەسەند ناکەین یا بەشداری ئۆپۆزیسیۆن پەسەند ناکەین حتمما ئەبێ یاسایەکە بێ سیستەمێکە بێ کە بوون و بەشداری ئۆپۆزیسیۆن پەسەند بکە کە ئەمە ئەچێتە خانی مافەوە دووهەم ئەرکە واتە ئۆپۆزیسیۆن سەر ڕێوەی کە مافی بوون و بەشداری هەیە بێگومان ئەرکیش هەیە کاویش ئەرکی بەرپرسیاریە ئەرکی بەرپرسیاریش ئەرکی پاراستنی سیستەمی سیاسی و سیستەمی حکومڕانی و سیستەمی دیموکراسیشە دیارە ینی ئەگەر لایەنێک پێی وایە کە ئەم سیستەمە دیموکراسی نییە یان سیستەمەکە لە ڕاستیە دیموکراسی نییە وەڕخنی لەم سیستەمەی بێگومان حەقی خۆیەتی بەڵام پاراستنی ئەم ئەزمونە پاراستنی ئەم چوارچێوەیە کە چوارچێوەی حکوومەتی هەرێمی کوردستان و چوارچێوەی ئەزمموی کوردیە من پێم وایە یەکێکە لەو ئەرکانەی کە بەرپرسیارێکی گرنگە خاتە سەرشانی هەمومان خاڵی سێهەم مەسلەی ناسنامەیە واتە ئۆپۆزیسیۆن حەقی خۆیەتی ناسنامەی خۆی بڵێ بیر و ڕای خۆی بڵێ تا ئەو ڕادەی کە دەگاتە ڕەخنە بەڵام کێشەکە لەوایە لە وڵاتی ئێمەیان لە تەواوی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەوەی کە پێڵێن دیموکراسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سیستەمێکی یاسایی یان سیستەمێکی قانونی نییە کە با بڵێن میکانیزمەکانی دەسەڵات بە میکانیزمەکانی ئۆپۆزیسیۆن وە بەشداریەکان و مافەکان و ڕەخنەکان بە شێوەیەکی یاسایی تەنزیمکە بۆیە تەمەشاکەی زۆر جار ئەو ئیجتیهاداتە یان ئەو کار و کردوانی کە لایەنێگەیکە ممکنە لە سنوورەکانی یاسا دەربچێت لە سنوورەکانی سیستەمی دیموکراسی دەربچێت زۆر باشە دیارە ئەم پێشینە تیۆریە لەسەر فەزای سیاسی و ئەرکی ئۆپۆزیسیۆن و ناسنامەی ئۆپۆزیسیۆن خزمەت بە واسەکەمانەکە بەڵام ئەگەر ئێمە ئێوەی ڕووناکبیر لە سیاقی ئەو باگراوندە فکری کە هەتانە تێگەیشتنێک بن بە خەڵکی کوردستان مەسەلەن ئێمە بەستەنیا لە شەڕی میدیای حیزبەکانەوە مەسەلەن شوناس دراوە بەم ئۆپۆزیسیۆن و دەسەڵات باشە ئۆپۆزیسیۆن لە وڵاتە چۆن بناسیین تا چەند هەڵگیری ئەو شوناسەیە کە جەنابڵێ تا چەند بەرپرسیارە تا چەند مەسەلەن خەمی پاراستنی ئەزمونێتی ئەگەر وەکو تۆ ئەڵی تا چەند خەمی فراوانکردنی مەساحەی دیموکراسی هەیە وەکو جەنابڵی یەکێکە لە ئەرکەکانی ئەگەر بە کۆی ئەزمموی سیاسی یان با بڵێن بە کار و کردەوەکانی حیزبە سیاسەکانی کوردستانە بچین زۆربەی حیزبەکان هەم ئەم لایەنەیان تایە کە بەشێکن لە پاراستنی ئەزمموی هەرێمی کوردستان و هەم کار و کردەوەیکیان کردووە کە مخالیف یان نەیارە بەرامبەر بەوە با نمونەی بێنینەوە لە دەسەڵاتەوە شەڕی ناوخۆی بینی دوو حیزبەکە نایارە بە پاراستنی ئەزمموی کوردستان ئەوە هەمومان نەزانین باشە هەنگێک لە کار و کردەوەکانی ئۆپۆزیسیۆنیش بە تایبەتی لە دوای حەڤەی شوباتەوە نایارە بە پاراستنی ئەزمموی هەرێمی کوردستان بە تایبەتی لەو شوێنەیە کە بە شێوەیەکی ناسایی داوای ڕوخانەکە یا داوای هەڵۆشانەوەی هەرسی سەرۆکاتێکاکە بە بڕوای من نایارە بەو سیستەمە سیاسی کە هەمومان لەسەری ڕێکەوتین کە سیستەمی هەڵبژاردنەوە هەموو لایەنەکان چوونە هەڵبژاردنەوە و خۆیان تاقیکردەوە لە هەڵبژاردنە دوای فترەیەک مەسەر توی ئەڵی لایەنێگەڵێک کە ئەمە بێم سیستەمە بڕوخێنێ ئەمە نایارە لەگەڵ سیستەمەکەیە بێگومان ناکۆکیەک دروستەکە لەو منطقەی کە ئێمە ئەم سیستەمە بەم شێوەی کە هەیە بەرەو پێشی بەرین دەلالەت لە ناکامەڵ بوونی وێنەی ئۆپۆزیسیۆنەکە لە واقعی من پێم وایە هەردوو لایەنە لایەکە نەزانینە لایەکە نەویستنە من ئەخراڵم نەویستنە ینی نایە بۆ شێوەکارکە ینی ناوێ بەو شێوەکە لەلایەک بەشێکی زۆری کار و کردەوەکانی هەم ئۆپۆزیسیۆن هەم دەسەڵات هەم خەڵکی کوردستان و من بڕوامایە زۆربەی خەڵکی شەرقی شەروابیرەکەنەوە بەشێکی زۆری مەسەلەکان نەزانینە ئاشنا نەبوونە بە فەرهەنگی دیموکراسی و بە تایبەتی لایەنی یاسایی و قانونی دیموکراسی نەزانینە بۆ خەڵک بەڵام پرسیاری کردووە چی واد لێکا کە بگەیتەوە قەنەعەتەی کە زۆر جار نایەنەوە مەسەلەن مەساحەی دیموکراتی زیاد بکەن زۆر جار نایەنەوە وەکو سیستەمە پەرلەمانی و دیموکراسیەکانی دنیا پرۆژە هەم نازانن هەم نایەنێ من تاکید لەسەر
نایانەوێ بەو شێوە دیموکراسیە بچنە ناو گەمە دیموکراسیەکەەوە یان ناو میکانیزم بۆ لە بەرژەوەندیان نییە بێگومان لە بەرژەوەندیان زۆر باشە ئەگەڕێمە وڵات ئۆپۆزیسیۆن لە فەزای سیاسی ئێمەیە جەنابتان چۆن ئەگەن هاوکات پێ وایە مەسەڵەن ئەگەر بەشی دووەمی تێگەیشتنەکەی وەربگرم پێ وایە ئۆپۆزیسیۆنی وڵاتە تا ڕادەیەک نەویستنی خەباتی دیموکراتی و پارلەمانی جۆرێک بێ لە ئەجندایان و خۆیان بە متعمدی بەویست نەیانەوێ خۆیانی لێبن من پێم وانە لە کاتێکە سەرەتاوای دەبینم کە ئەوە جۆرێک لە ئیتیهامکردنە چونکە تۆ کە قسەیەکی وا دەڵێیت دەبێ بیسەلمێنی وانە من پێم وایە ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستانە توانیوێتی کەم تا زۆرێک هەروەکو لە پێشکێکا خۆ باسی کرد جۆرێک لە شڵەقان بدا بە و گۆمە مەنگەی کە چەند ساڵ جەماوەری کوردگیری بەدەستەوە خوارد بوو لە هەمان کاتیشە کە دێتە سەر ئەمڕۆکە لە کاتێکە دەستیان کرد بە قسە و گفتوگۆکردن لەگەڵ دەسەڵاتە دەبینیت چەند پەکیجێکی خستۆتە ڕوو ئەم پەکیجانە نەک تەنانەت چارەسەری کێشەکانی تێدا هەیە بەڵکو میکانیزمێکیشی داناوە بۆ ئەوەی کە کێشەکان چارەسەر بکات ڕەنگە دەسەڵات لێرەدا قسەی هەبێت هەموو ئەو چارەسەرانی بەدڵ نەبێت یاخود ئەو میکانیزمانی بەدڵ نەبێت بەڵام تۆ ناتوانانی بڵیت کە ئۆپۆزیسیۆن نەیویست بۆ چارەسەری ئەو کێشە بنەڕەتیانە بکات ئەمە لایەنێکی تریش باشە خەباتی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان بچووکی بکەینەوە بۆ ئەو چەند پاکێجا یا ممارەسەی ژیانی دیموکراتی یا ممارەسەی بگەڕینەوە بۆ سەرەتای سەرەڵدانی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستانەوە ئەگەرچی بەڕاستی حیزبی ئۆپۆزیسیۆن هەبووە پێش بزوتنەوەی گۆڕانیش بەڵام خەڵکی کوردستان تا ڕادەیەک مێژووی دروستبوونی گۆڕان تا ڕادەیەک مەئلوفترە لەبەرەوەی کێبڕکەی ڕاستەوخۆ لەگەڵ دەسەڵاتە یا بەرهەڵسی یا منافەسەی ڕاستەوخۆ لەگەڵ دەسەڵاتە لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە سەر هەڵدادەمە بۆ چوونێکە لە هەرێمی کوردستانەکە مەرج نییە بە تایبەت ئەو نووسەرە قوبوڵی بێکە تا ڕادەیەک لایەنگیری یەکگرتووی ئیسلامی کوردستانە یعنی کاری ئۆپۆزیسیۆن بچوو بکەینەوە بۆ پاکێجا ئەی مەسەڵەن خەوشیان نییە ئەی هەڵایان نییە وەکو ئەڵێ ئەی کەم و کورتیان نییە ئەی بە پەنگەوە نەهاتنی ئەزمونونەکەیان نییە بێگومان ئەو شتانەش لەکەدا هەیە بەڵام هیچ کاتێک نە ئۆپۆزیسیۆن نا لە قسەکانی منیشەوە ناکرێ ئەو دەرەنجامە وەربگیرێت کە من وتبێتم کارەکانی ئۆپۆزیسیۆن هەر لەوێدا کۆ دەبێت دوایمە ئیتیهامە لەبەر ئەوەی لە کاتێکە ئێمە بڵین کە ئەوان نانەوێت ئۆپۆزیسیۆن ئەمڕۆکە نە دەسەڵاتی هەیە نە پارەی هەیە نە چەکداری هەیە نە میلیشیای هەیە وەکو دەوترێت هیچ شتێکی نییە لە دەستی بدات بەڵام بڵێ ئەم لە خۆیەوەکاتێکە ئەم مەسەڵەن کەسێکە محتەمە بە تەحلیل و شیکاری بواری سیاسی نانا من وەکو بۆچوونێک لی زۆر باش ئەگەڕێمە وڵات بەزێک دەرفەتی کەم مەسەڵەن بەڕێستان بە تایبەتی لە بەشی دووەم یا شەقی دووەمی بۆ چوونەکانتانە بۆچی پێتان وایە بەو بڕواایەوە پێتان وایە کە جۆرێک لە بە ئەجنداوە ئەم کاراکە نەدەخاڵم ئەگەر یارمەتیم بی پێشوی جوابی ئەو پرسیارە بمەوە یەک ڕستە بڵێم بە یارمەتی دەمان هەموو ئەو بەڕێزانش من پێم وایە هەم یەکگرتو هەم کۆمەڵ هەم گۆڕان پێش 25 حوتی 2009 بەشێکن لە خودی سیستەمە سیاسە دەسەڵاتدارەکە ئەوەی کە لە مستەڵەحی سیاسی پێوترێن نیمچە ئۆپۆزیسیۆن یعنی بەشێکە لە دەسەڵات بەڵام ڕێی جیاوازیە بەڵام ئەم کۆمنتە چه خزمەت بە و پرسیارە لای ئەو دروست بووە ئەمە یەک ئەو پێی وایە ئەمە ئیتیهامە باشە تۆ گەر یارمەتی بی ینی مەبەسم ئەوەیە کە هەر جۆرێک لە وزوحێک بۆ ئەو بەرنامەکەش و بۆ بەڕێزان لەبەرەوە ئۆپۆزیسیۆنی کوردی لە گۆڕانەوە دەستی پێ نەکردووە هەر سێلایەن پێش 25 حەو بەشێکن لەو سیستەمە بە شێوەی نیمچە ئۆپۆزیسیۆن کاریان کردووە دوای لێەوە گۆڕانکاریان کردو کە من پێم وایە کارێکی خراپیشیان نەکردو کارێکی باشیان کردو کارێکی باشیان کردو کە بوونەتە ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەوخۆ بە بڕای من کارێکی باشیان کردو بەڵام مەسەلەکە ئەوەیە کە نایانەوێ مەسەلەکەەوە نییە کە ئەوان دەسەڵاتیان بەدەستەوە یاننا بەڵام کار و کردەوەکانی ئۆپۆزیسیۆن لە دوای حەڤەی شوباتەوە کە دێتە سەر ڕووخان بە پشتیوانی بەو هێزەی کە پێی وایە ئۆپۆزیسیۆن هەیەی ڕووخاندن و هەڵوشانەی هەرسێ سەرۆکاتەکە ئەمە بەو شێوە یاساییەی کە ئێمە ئیتفاقمان لەسەر کردووە یان ئەو پەیمانە کۆمەڵاتی کە ئیتفاقمان لەسەر کردووە مادەم تۆ تەرەفەکە چۆتە ئینتیخاباتەوە لە ئینتیخاباتە دەنگی هێناوە و نەتایجی ئینتیخاباتی قبول کردووە تۆ داوای هەڵوەشانەوە ئۆپۆزیسیۆنی ئەم وڵاتە مەسەڵەن کێشەکە لەوایە کە لەگەڵ دروستبوون و بە بڕوخێ زمانیە پژێ و زمانەگرێت
کاگڕنج ئەگەر یارمەتیم بی تۆزێک مۆزوعەکان شی بکەینەوە چکە مەسلەکە بە مەسلەکاری ئەعلام نییە، یعنی ئێمە ئەمانێ ماهیەتی ئۆپۆزیسیۆن و سیاست و دەسەڵاتی کەینەوە. من بڕوام وایە لەم وڵاتەی ئێمەیە و لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زیاتر هێزی مەوجود یا هێزی سیاسی یا ئەو هێزە کۆمەڵاتی کە هەیە ئەوە کارەکە نەک پەنابردن بۆ چوارچێوەیەکی یاسایی. من ئەزانم کە چوان نەبوونی چوارچێوەیەکی یاسایی ئەکا من بە هەر قیمەتێ بێ بەرامبەر بە تۆ بستم لە حاڵێکە چوارچێوە یاساییەکە تهدیدی سنوورەکانی منەکە سنوورەکان دیارەکە من تا چەند نایری بەرامبەر بە ئەم دەسەڵاتە بنوێنم و تا چەند بەرپرسیارەتی هەڵبگرم و تا چەند مشارەکەت و بەشداری لەگەڵ ئەگەر ئێمە تهدیدی مەسەڵەن ئەکشن و هەڵسوکەوتە سیاسەکانی ئۆپۆزیسیۆن بکەین لە شەقامی کوردیدا ئەگەر بەپێی قسەکانی تۆ بێ و مەسەڵەن جەنابیان ئێستا دەرفەتیان ئەم ڕازی بن ئەگەر ئەمان مەسەڵەن منافەسە و کێبڕکەی دیموکراتی ناکەن و ئەمان ئەڵێن بڕوخێ و ئەمە چ شوناسێکی ئەمە ئەتوانین نای بڵین ئۆپۆزیسیۆن یا لە زانستی سیاسەتا ناوێکی تریە. خۆی ئێمە چوار جۆر ئۆپۆزیسیۆنمان هەیە بەڕاستی ئۆپۆزیسیۆنێکمان کە یاساییە کە ئەو شێ ئۆپۆزیسیۆنێک کاچێتە ناو یاریە یاسایەکە و ناو هەڵبژاردن و ئینتیخابات و پەرلەمان و بە نەتیجەکان ڕازیە بێ. جۆری دووەمی ئۆپۆزیسیۆنمانێ کە نیمچە ئۆپۆزیسیۆنە کە من پێم وایە هەر سێ باڵی ئۆپۆزیسیۆن پێش 2009 نیمچە ئۆپۆزیسیۆن بوون. جۆری سێمی ئۆپۆزیسیۆنمانێک کە ئۆپۆزیسیۆنێکی نایاساییە مەسەلەو کوپەکە و حیزبی دیموکرات و کۆمەڵە کە بە شێوەیەکی نایاسایی لە دەری سنوورەکانی ژەکەن. جۆری چوارەمی ئۆپۆزیسیۆنمانێک کە پێوترێ ئۆپۆزیسیۆنی نەوەی نوێ کە ئێمەمانانین بەڕاستی. من پێم وایە ئۆپۆزیسیۆنی کوردی هەموو ئەم سیفەتانی تایە. ئەمەی کە لە ناو پەرلەمانی شارەوە مەسەڵەن بە قەولی تۆ ئەڵێ بڕوخێ ئەمە چییە؟ ناکرێ مەسەلەن من خۆم بەشێکم لە پەرلەمان و بڵێم بڕوخێ. زۆر سپاس دەکەم. مەسەڵەن بە کورتی ئەمانە هەمووی عقڵیەکانی ئەوە کە لە وەڵامی ئەوەی کاڵەی ئیتیهامە ئەمە کە قسە فڕێنایە مەسەڵەن بە پێی لۆجیکی ئەو بەم دەلیلانەی کە باسیەکە تا ڕادەیەک ئەمە جۆرێکە لە ئەجندا ئەمە لە بێ ئەزمموونیەوە نییە. بەڵێ بەڵام ئەو ئەجندایە چییە؟ ئەگەر تۆ باس لە ئۆپۆزیسیۆن بکەی وەکو حیزب ئەمان جیاوازە بەڵام ئەوەی کەوتی بێتی هەرسێ سەرۆکایەتێکە بڕوخێ بەتایبەت لە حەڤەی شوباتە ئەمە تێکەڵاوکردنیەکی شەقام و ئۆپۆزیسیۆنە لە کاتێکە ئەبینین لە حەڤەی شوباتە ئەوە ڕۆژانی دواتری لە کاتێکە دەسەڵات هیچ وەڵامێکی نەبوو بۆ شەقام ئەوە خەڵکی سەر شەقام بوو کە داوای ڕوخانی هەرسێ سەرۆکایەتێکە دەکرد نەک حیزبە ئۆپۆزیسیۆنەکان. ئەمە ئێمە دەبێت جیای بکەینەوە واتە شەقام لەگەڵ ئۆپۆزیسیۆنە بێگومان تێکەڵاویەک لە قۆناغێکە دروست دەبێت یاخود ئۆپۆزیسیۆنەوە ناشارێتەوە کە زیاتر لایەنگیری لە شەقام دەکات بەڵام ئەو مانای ئەو نییە کە بە هیچ 100% لەگەڵ هەموو ئەو قسە و باسانەدا بێت کە لە شەقامە دەکرێت واتە ئەوە داواکانی شەقام بدەیتە پاڵ ئەوەی کە ئەمە ئەجێندای حیزبەکان بێت ئەمە پێم وایە لەو ڕوانگەیەوە سەرچاوە دەگرێت کە دەسەڵاتی کوردی دەیەوە بڵێ شەقام جوڵەی تێ نەدەکەوت ئەگەر ئۆپۆزیسیۆن نەبووە لە کاتێک بەرامبەر بەو بۆ چوونەی ڕەنگە شەقام جوڵەی تێکەوە بەپێی مەسەڵەن ڕاساییدەکەی بەرەی دووەم کە پێیان وایە ئەوەی کە ئێوە بە ناوی شەقامەوە زۆر بیت و بالۆری پیاڵێن ئەمە سەنگەری دووەمی ئۆپۆزیسیۆنە. جا چ ناشرینێک لەوەدا هەیە بۆ ئۆپۆزیسیۆن چی جوانترە لەوەی لە سیاسەتا کە حیزبەکان بگەڕێنەوە بۆ شەقام بەڵام ناشرینێتەوە بە شتێکی خراپ لێک باشە بۆ ئەم جورئەتە غایبە کە یەک جار مەسەڵەن دەنگی شەقام و ئۆپۆزیسیۆن تێکەڵ بکرێ ئەگەر مەسەڵەن وایە نا بەڵام ئێمە لە خۆپیشاندانەکانی حەڤەی شوباتە بە ئاشکرا بینیمان ئەوەندەی کە من ئاگادار بم و ئەوەندەی کە من خوێندنەوەم هەبێ بۆی حیزبەکان نانویست کە دەست بەسەر شەقامدا بگرن بەڵکو وتیان ئێمە دەچینە پاڵ شەقام ئەمە یەکێکە لەو جوانیانی کە بەڕاستی ئۆپۆزیسیۆن هێناوێتێ ناو سیاسەتی کوردیەوە ناوێت سەرکردایەتی شەقامەکە بکات چونکە شەقامەکە بەس تەنها لە حیزبەکەی خۆیدا نابینێتەوە شەقام بە فراوانتر دەبینێت لە هەموو حیزبێک لە کاتێکی شەکە سێ حیزبی ئۆپۆزیسیۆن کە سێ حیزبە سەرەکیەکەن لە ئۆپۆزیسیۆنی کوردستانە ئامادەیان هەبوو لە شەقامدا زۆر باشە ئەگەڕێمەوە لات دواتر هەندێک سەرنجە نووسی ئەزانم قسەت هەیە دیارە مەسەڵەن ئاگام لێ بوو سەرنجت نووسی بۆی کە ئەو حاڵەتە زمانەوانیە من وەکو بۆچوونی خۆم ناباسی ئەوم نەکرد کە سەرەتای دروستبوونی نیمچە ئۆپۆزیسیۆن یا ئۆپۆزیسیۆن ئەگەڕێتەوە بۆ گۆڕان بەڵکو مەبەستمەوە بوو کە بەرهەڵستیەکان لەگەڵ دەسەڵاتە یا منافەسە و پرۆژە و پرۆژەکاری لەویا کە تەحالفاتێکی ئۆپۆزیسیۆن دروستە بێ زیاتر خۆی بەرجەستا ئەگەر قسەی ترە هەبێ لەسەر کۆمنتەکانی بەڕێزان بەڵام ئەوەی کە بۆچوونی من بێ ئەوەیە بەڕاستی
تێگەشتن لەو زەمەنەی کە تایە ئەژی وابزانم وەڵامی نیوەی زیاتری پرسیارەکان ئەداتەوە. ئێوە ئەگەر ئێمە ئێستا تێ بگەین کە بە شێوەیەکی گشتی لە چێ جۆرە جیهانێک کاژین و ئێستا لە ئاستێکی جیهانیا سیاست چۆن نەکرێن و لە سەردەمی بە جیهانی بوونە دەوڵەت و حکوومەت دەبێت چۆن بێ و بەرپرسیارەتیان چۆن بێ لەوانەیە گەر ئێمە لەو ڕوانگەەوە سیر بکەین زۆر قەناعەتی تازەمان بۆ دروست بێ. ئێمە تەنها لە چوارچێوەی قاڵبێکی چەند پرسیارێک و چەند وەڵامێکی دیاریکراوە نەسوڕێنەوە. ئەوە ئێوەن کە مەسەلەن ئاوا گلۆبڵ بیرەکەنەوە و مەسەلەن دەسەڵاتە هێشتا مەسەلەن وشیاریەکی نەگۆڕی هەیە بەرامبەر بە واقعێکی سیاسی گۆڕاو. بەڵێ پێم وایە ئۆپۆزیسیۆن ئێوێ ئەو بارودۆخەی ئەو سیستمە سیاسی کە ئەمڕۆ لە کوردستان هەیە کە هەڵقوڵای بارودۆخ و مێژوویەکی تایبەتی کوردستانیە ئێوێ تێکەڵ بۆ گۆڕانکاریە جیهانی بکە کە ئێستا لە ئارادا هەیە و ئێوێ ئەم شەقامە بشڵەقێنێ و ئەم دۆخە چەق بەستووە بگۆڕێ و ریفۆرمێکی نوێ بێنێتە ئاراوە کە بە هەموو سیاسەتمەدارانی کورد کە پێیان بڵێ ئێوە تاکوی ئێستا لە خەوێکی گەورەیان و میلەتێک بەرەو ئەوە بن و نەوەیەک بەرەو ئەوە بن کە بەڕاستی پێم وایە تاریکاییە و ئەو سەری بەستراوە و ڕۆشنایەکان لە خەڵک ئابڕن و ناهێڵن کرانەوەیەک لە ناو گۆڕەپانی کوردستان لە بواری سیاسی و ئابووری کۆمەڵاتیان ڕووبدا ئەمە بەستە ئەوەیە مەسەلەن ئەوە دەسەڵات لەوەیە بە هەڵەیە چووەکە لە ناوچەکە ئەم بەهاری عەرەبی و ئەوانەی تێکەڵ کردووە لەگەڵ متەتەڵەبات و پێویستی و داواکاری هەژمون و گروپەکانی فشاری شەقامی کوردی بەڵێ پێم وایە ئێمەش وەکو هاوڵاتیەکی کوردی کە ئێمە هەرچەند کوردستانین بەڵام ئەگەر لە بواری بە جیهانی بوونیشە سیر بکەین ئێمە هاوڵاتیەکی جیهانین. ئەوە لە کووە سەرچاوی گەر پێ دوانیە مەسەلەن خەلەلەکە لێوە دروست بوو کاتێکە بڵین شەقامی کوردی یا مەسەلەن ئۆپۆزیسیۆن سەرەتا بە ناوی پشتگیریکردن لە میلەتە ستەمدیدەکانەوە هاتە سەر شەقام و دواتر ڕای گشتی شەقام وەکو هەندێک کەس دەڵێن ئۆپۆزیسیۆن بە ئاراستەیەکی سیاسی ترا فریویدا لە بەرژەوەندی خۆی من پێم وایە ئەو بارودۆخە نوێ کەوتم هاتۆتە ئاراوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەم بارودۆخە تازە سەرەتای هەموو گۆڕانێکی سیستمە سیاسی جیهانیەکان لە قۆناغێکی مێژوویە دەست پێەکە پێم وایە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئێشتاس لەبەردەم گۆڕانێکی ترایە و سیستمێکی نوێی جیهانی ئیتر دێتە ئاراوە لە دوای ئەمەوە لەبەرەوە هەموو هێزە سیاسی و ئابووری کۆمەڵاتیەکان بە جۆرێکی تر خۆیان ڕێگەخەنەوە ئۆپۆزیسیۆن ئێوێ لەم خۆ ڕێخستنەوە جیهانیە جارێکی تر کورد لەم مەسلەیە دوانەکەوێت و لەگەڵ ڕوتی بەرەو پێشتوونی گۆڕانکاریەکانی ناوچەکەیە لەگەڵ گۆڕانی سیستمە سیاسیەکانە کەواتە بە کورت و مختصری ئۆپۆزیسیۆن بەعکسی تەسەوری برامانەوە کە ئەڵێ هێشتا فۆرمۆڵە نەبووە بەعکسەوە بە ڕادەیەک بەرەو تەکامڵ چووە کە ئێستا ئاگای لە گۆڕانە جیهانیەکانی شەیە و ئەوە مەسەلەن تا ڕادەیەک ئێمەین یان و سەرانن مەسەلەن تێگەیشتنیان نییە بۆ تیۆریزەکردنی ئۆپۆزیسیۆن و خەون و خواستەکانی بەڵام من یەک شتی زۆر گرنگ هەیە کە تۆ سەیری ئەو پرۆژانەکەی کە ئۆپۆزیسیۆن ئەیدا بەدەسەڵات وەڵامی پرسیارەکەم ئەرەیە یان ئەرەیە یعنی تۆ یەک قسە بکەم لە ئەو مەسلەیە ئۆپۆزیسیۆن لە ڕستەیەکە ئەگەر کورتی بکەینەوە هەوڵی بەدامەزراوەی کردنی سیستمی سیاسیەدا لە کوردستان و بۆ ئەوەی ڕزگاری بکە لە هەموو ئەو پاشەگەردانی کە بە درێژایی 7 ساڵی ڕابردوو تایە ژیاوە و ئێوێ سیستمێکی سیاسی نوێی وابێتە ئاراوە کە لەگەڵ بارودۆخە جیهانیەکەیە بگونجێ و هەم وەڵام دەرەوەی داواکاریەکانی تاکی کورد و هاوڵاتی کورد لەناوەتە ئۆپۆزیسیۆن بەرجەستەبووی تەکامڵی تا ڕادەیەک عقلی سیاسی و نەشونمای عقلی سیاسی کوردی لە ئۆپۆزیسیۆنی کوردیا خۆی بەرجەستە کردووە پێم وایە بەشێکی ئەو خەڵکانەی کە ئێستا لە بواری ئۆپۆزیسیۆنە ئیژەکەن کەسانی کەسایەتێکی سیاسی وان کە بە درێژایی مێژ و ڕزگاری خوازی کوردی خۆیان بەشێک بوون لەو حاڵەتە لەبەرەوە کاتێک کە ئەوان ئێستا دێنە دەرەوە تعبیر لە بیرروڕایەکی تر و بۆچوونێکی ترەکەن پێم وایە هەر ئەم کۆمەڵە خەڵکە هەڵگری ئەو ئەزمونە مێژوویەشن و ئەو تەجروبەشیان هەیە لە هەموو حاڵەتێکە کەواتە شرۆڤەکردنەکانی بەڕێزیان واقعی ئۆپۆزیسیۆن و شیکردنەوەی ئۆپۆزیسیۆنیان نەپێکاوە من پێم وایە من لەگەڵ ئەوەی دکتۆرە بەڕاستی هاوڕانیم لەگەڵ زۆر سپاس دەکەم ئەگەڕێمەوەڵات بەڕێز ڕامێر مەحموود دەزانم سەرنجە نووسیت و لەسەر قسەی بەڕێزان کۆمنتت هەیە بەڵام پاش ئەم ناوبڕە بەڕێزان چاوەڕوانمان بن بزانین بەڕێز ڕامێر مەحموود نووسەر و شرۆڤەکار چیەڵە لەسەر بیرروڕا و سەرنجەکانی بەڕێزان